لە چەند ڕۆژی ڕابردوو پێکهاتەی سونەکان بە تایبەتی لە شارۆچکەی مقدادیە میلیشیاتە شیعەکانیان بەکاری نامرۆڤایەتی تاوانبار کرد بەهۆی ئەوەی کە وەک خۆیان ڕادەگەینن کاری تند و تیژیان دژی سونەکان بەکارهێناوە. لە چوارچوەی ئەم خروقاتانە کوتلەی هاوپەیمانی ئیتیحاد القۆی عێراقیە لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند کە بایکۆتی حکوومەت و ئەنجومەنی نوێنەری عێراق دەکەن تاکو داواکاریەکانیان بەجێ دەگەێنن. أولاً مقاطعة أعضاء الكتلة یەکەم بایکۆتی ئەنجومەنی کوتلەی نوێنەران و هاوپەیمانی هێزە عێراقیەکان و وەزارەتەکانیان بۆ ئەو دوو کۆبوونەوەی کە لە پێشدەمدایە بۆ ئەنجومەنی نوێنەران و وەزیرەکان وەکەڵوێست و ناڕەزاییەک بەرامبەر ئەوەی کە لە مقدادیە ڕوودەدا. دووەم داواکردن بۆ هەڵوەشاندنەوەی میلیشیاکان و چەککردنیان و دەستگیرکردنی ئەوانەی کە تێوەگلاون لە تاوانی کوشتن و ڕاگواستنی خەڵک و ڕەفاندن و هەڵکوتانە سەرخەڵک لە ناوچەکانی دیالۆ و شوێنەکانی دیکەی پارێزگاکانی تر و ڕاپێچکردنیان بۆ بەردەم دادگا و سەپاندنی دەسەڵاتی یاسا بەسەریاندا. لایەنە شیعەکان بایکۆتکردنی سونەکان بە هەڵەیەکی سیاسی لە قەڵام دەدەن و ڕادەگەێنن کە بار و دۆخی عێراق ئالۆزتر دەکات. الحكومة اليوم هي حكومة الجميع شكلت حکومەتی ئەمڕۆ حکومەتی هەمومانە تەنها حکومەتی زۆرینە نییە لەبەرەوە هەمووان بەشداریان تیادا کردووە ئەو پێشێلکردنەی کە لە ئارادا لە هەموو پارێزگاکاندا ڕوودەدات لەو باوەڕدان پاشەکشێکردنەوە پرسێکی نادروستە. هەڵسوکەوتی شیعەکان وەک بەرەکانی سونی ڕادەگەێنن بەرەو خرابووندایە سەبارەت بەم کێشەیەش سونەکان جێ و شوێنی خۆیان لە مقدادیە جێهێشتووە هەرچەندە لایەنی کوردی ئاگاداری خەموو پەژارەی سونەکانن بەڵام بێلایەنی خۆیان بۆ بایکۆتکردنی سونەکان دەردەبڕن. ئەوەی کە بەرامبەر بە سونا ئەکرێ بە بەرامبەر بە ناوچەکانیان کراوە کەسەکانیان کراوە ئێستا ئەوەندە وەزیعان خراپە لە هەر جێگایەکە بن هەمومان ئەزانین ئاوارەکان هەموو ئاوارەی سونەن چ لە مناطقی هەرێمی کوردستان بن چ لە منطقەکانی تر بن بەڕاستی لە وەزعێکی خراپەژین. ئەتوانم ئەگەر ئەمڕۆ ئەوان بڵێن پێکەوە ناتوانین بژین بەڵام لە کاتی ئێستا ناتوان ئەو بڕیارە بن چونکە وەزعی ئێستای عێراقەوە ناخوازێت کە لایەک ئەگەر ئەوان بایکۆتیش بکەن بڕوان ناکەم هیچ لە مۆزوعەکە بگۆڕێ بڕوان ناکەم کوردیش بێتە ئەو مەرحەلەی کە زیاتر لایەنێکی محایی دەگرێ. بەرەی سونی داوای هەڵوەشانەوەی میلیشیاتە شیعەکان دەکەن نەوەک بایکۆتی خۆیان ڕادەگەێنن ڕۆژانی داهاتوش داواکاریەکانیان بەجێ دەگا یاخۆ لێدوانەکانیان وەک فشارێکە بۆ ئەوەی دەستکەوتی زیاتر بەدەستبێنن وەڵامی ئەم داواکاریانەش لە ڕۆژانی داهاتوو بەدیار دەکەوێت. سڵاب ئامەڕی دەنجی ئەمریکا بەغدا.